ئاوێکی سازگار و ڕوون. ئەو ئاوە بەشێکی سەرەکیە بۆ کێشانی تابلۆیەکەم و گرتنەوەی ڕەنگەکان. سروشتی کوردستان دیمێنێکی زۆر جوانی هەیە، پڕە لە ناوچەی شاخاوی و دەشت و دۆڵ و خاکێکی زۆر بەپیتی هەیە و هەروەها لە هەندێک شوێنەکانە دارستانێکی چڕ هەیە و دارێکی زۆر هەیە و جۆرەها دار و درەختی تایە وەکو دار بەڕ و دارەبان و دار قەزوان و جۆرەها داری تیاوە و سروشتەکەی بەگشتی سروشتێکی پاکی هەیە و پڕە لە ڕووباڕووکانی و ئاوێکی سازگاری جۆرەها ئاوی سازگاری تایە. من شاخەکەی ئەو بەرا کێشمەوە لەگەڵ دار و درەختەکەی بەرامبەرم و ڕووبارەکە کە شاخەکە بینن کەس پڕە لە دار و درەخت و کە دیمێنێکی زۆر جوانی هەیە بەلامەوە و ئاوەکەشی ئاوێکی زۆر سازگار و جوانی هەیە بۆیە ئەیرەم هەڵبژاردووە و لەبەرەوەی دیمێنەکەی زۆر جوانە. ئاو سەرچاوەی ژیانە، مرۆڤ و جیانەوەرەکان هیچ دار و درەخت و هیچ بنەوەرێکی ئەم زەویە ناتوانێت بەبێ ئاو بژی. ئاوی کوردستانیش بەگشتی ئاوێکی پاک و سازگاری هەیە. ئاوی کوردستان کە ئاوێکی پاکی هەیە و کە بە کەڵکی خواردنەوە دێت و ئەو ڕووباری ئێرەش ماسی تێدایە و لەبەرەوەی ئاوەکەی پاکە. ئەگەر ببینی ئاوەکەی ئێرە کەمی کردووە لە چاو پێشتری لەبەرەوەی لەلایەن وڵاتانی ترەوە وەکو ئێران و تورکیا ومانە ئەگیرێ لەبەرەوەی کوردستان وڵاتێکی داگیرکراوە بۆیە ئەوەکە لەلایەن خۆیانەوە ئەیگرنەوە بۆیە سروشتی کوردستانە بەگشتی ئاوەکەی کەم بۆ تۆ لە چاو پێشتریە. بەهۆی ئەوەی کە چەندین بەنداویان لەسەر ڕووبارە ئاوەکانی ئێمە دروست کردو بۆیە لەلایەن خۆیانەوە ئاوەکە ئاگرنەوە. لەگەڵ ئەوەی ژینگەکی پاکمان هەیە بەڵام ڕۆژ بە ڕۆژ ژینگەکەمان بەرەو خراپی و وێرانبوون دەچێت بەتایبەت لەگەڵ سەرچاوە ئاوی و ڕووبارەکاندا کە بەرەو پیسبوون و خراپی دەچێت بەهۆی ئەوەی کە ئەو کەسانی کە دێنە لای بۆ گەشت و گوزار دێن هەرچی نایلۆن و بەتڵە ئاوەکانە ژینگەکە پیس دەکەن و
شت فرێنە ناو ئاوەکە و ئاوەکە پیس دەکەن. لەگەڵ ئەوەشدا ئەمە چەندین پاڵاگۆی نەوتیمان هەیە لە کوردستاندا کە ئاوەڕۆ و پاشەڕەکانیان فرێنە ناو ڕووبارە و ئاوەکانەوە. لەگەڵ ئەوەشدا ئێمە ئاوەڕۆی خستەخانە و کارگە و چەندین ئاوەڕۆی ناو شار و ئەمانەمان هەیە کە لەگەڵ ئەوەشدا دووبارە ئەمانیش زیاتر ژینگە و ئاوەکە پیس دەکەن. ئێمە ڕۆژ بە ڕۆژ کە سەرچاوە ئاوەکانمان بەرەو پیسبوون دەچێت، ماسیەکان و ئەوانەی کە لە ناو ئاوەکەدا دەژین و لەگەڵ زیندەوەرەکاندا بەرەو لە ناوچوون دەچن. ئەوە هەروەها ئەگەر ئاوەکان پیس بوون و سەرچاوە ئاوەکان بەرەو پیسبوون چوون، ئاوی خواردنەوە نامێنێت و بۆیە مرۆڤەکان پێویستەکە کە کۆچ بکەن لە بۆی بچنە لای شوێنێکەوە کە ئاوی پاکی لێبێ. ئەمەش قورساییەکی زۆر گەورە لە ژیانماندا دروست دەکات و کە پێویستەکە مرۆڤ لەو حاڵەتەیە شتێ بکا بۆ ئەوەی کە چارەسەرێ بدۆزێتەوە، ڕێگە چارێ بدۆزێتەوە کە ئاو بوونی هەبێت، چونکە مرۆڤ بێ ئاو ناتوانێت بژی، ئاو سەرچاوەی ژیانە. پێویستە هەمومان پارێزگاری لە ژینگە و سەرچاوە ئاویەکانمان بکەین و بۆ ئەوەی کە خۆمان و زیندەوەران و نەوەکانمان پارێزین و بێ ئاو نەبن. بۆیە داواکارین لە هەر هەمووتان کە پارێزگاری لە سەرچاوە و ئاویەکان بکەن و چونکە ئەمە بەشێکی زۆر گرنگە بۆ ژیانمان و بۆ داهاتوومان. یەکێک لە شتە زۆر گرنگەکان بۆ ژینگە، بۆ مرۆڤ، بۆ زیندەوەران بوونی دارستانەکانە، گرنگی دارستانەکانە بۆ ژینگەی بۆ ژینگە. لەبەر ئەوەی دارستانەکان ئەبنە هۆی پاکردنەوەی هەوا، ئەبنە هۆی هەڵمژینی دوانۆکسیدی کاربۆن و بەخشینی ئۆکسیجین کە ئەمە سوودێکی زۆری هەیە بۆ پاکردنەوەی هەوا لە گازە ژەهراویەکان. بۆیە زۆر گرنگی ئێمە گرنگی بە دارستانەکان بێ. دارستانەکان لە چەندین نەخۆشی ئەمان پارێزیەوە، کەمبوونەوەی دارستانەکان چەندین نەخۆشی سەرهاڵەیات. پیسبوونی هەوا یەکێکە لەوانەیە کە بەهۆی سووتانی دارستانەکان و ڕۆیە. بۆیە زۆر گرنگە ئێمە دارستانەکان زیاد بکەین و ئەو وەعیە لەناو خەڵکا دروستکەین کە بڕینەوەی درەخت کە کارێکی تا چەند خراپ و مەترسیدارە. مەترسیەکانی سووتاندین دارستانەکان چەند کێشەیەکی بەردەوامەکە تووشمانە بێتەوانێت. دەبێت چەندین هۆکار بگرینە بەر بووی کە ڕێگری لێ بکەین لەم سووتانانە.
یەکێک لەو کێشانەی کە لە دارستانەکان نابینی مەتایبەت لەم ڤیۆی کە ئەمڕۆ هاتوویت بۆ سیرکردن و بۆ نیگارکێشان بوونی خانوویەکە لە ناو دارستانێکە بوونی ئەم خانووە بەتەنیا جگەلەوەی کە ڤیۆکەی تێکیاوە جگەلەوەی کە هەستەکەی ئەم ڤیۆ جوانی شێواندووە کە بیری لێ ئەکەیتەوە بە جۆرە لە جۆرەکان هۆکارە بۆ تێکدانی ژینگە بۆ تێکدانی دارستانەکان چۆ کاتێک ئەم خانوو دروستەکرێ پێویستی بە کۆمەڵک پێداویستی هەیە کە بۆی بگوازیتەوانێ ئەم پێداویستیانە لە ڕێگەی سیارەوە لە ڕێگەی بار هەڵگرەوە ئەبێت بۆیە پێویستی بە جادەیەکە کاتێک کە تو ئەم جادەی لێ کۆمەڵک درەخت ئەبڕیتەوانێ جۆرەکە لە پیسکردنی ژینگە کەمکردنەوەی درەختەکان ئەتر بۆیە بوونی هەر خانوویەک بوونی هەر تاوەرێک لە تاوەری ئەو هۆکارانی کە ئەبنەوەی پەیوەندیکردن بە جۆرە لە جۆرەکان ژینگە پیس دەکات کە بێ ئەوەی خۆمان هەستی پێ بکەین. سەر ڕێ ئەو دەستدرێژیانی کە بەردەوامەکرێتە سەر ئەم دارستانە ئیتر لە چەندین ڕێگی جیاوازەوە بە سووتاندن بێ بە بڕینەوە بێ بەڵام هێشتا جوانی خۆی لە دەست نایەوە هێشتا پڕپڕە لە جوانی پڕە لە ژیان بۆ مرۆڤ بۆ زیندەوەرەکان بە خۆشحاڵی کوردستانمان زۆر دەوڵەمەندە بە دارستان پێویستەکە بیپارێزین بۆ زیاتریکەین. کێشەی بەردەوامی ئەم دارستانی کە هەمانە بەردەوام بوونی ئەو ئاگرەیە کە ئەکرێتەوانەی تریش چەندین هۆکاری جۆرا جۆر هەیە بۆ نمونەیەکێک لە هۆکارەکان گەشتیار کە کاتێکێتە ئەم دارستانەوانێک کە پاشماوی خۆی بەجێڵێ ئایا لە بڵێکی پلاستیکۆ یان بڵێکی شوشە بێ کە تشکی خۆر بەر ئەم بڵ ئەکەوێت دووبارە گەرمی دروستەکات و ئەبێتەوە هۆی کەوتنەوەی ئاگری زۆر گەورە یان جگەری کێشان فرەدانی جگەرێک فرەدانی چرخێک ئەمانە هەمووی ئەبێتەوەی ئەو شتەی کە ژینگەکەمان زۆر بەرەو خراپی و بەرەو سووتانی دارستانەکان بڕوە و یەکێکی تر لە هۆکارەکان جەنگەکانە تۆپی وڵاتانی دراوسەیە بۆ سەر وڵاتەکەمان ئەو موشەکانی کە بەردەوام ئاڕاستی سەر سنوورەکان نەکرێ ئەمە یەکێک لەوانەیە کە بێتە هۆی دارستانەکان بەردەوام نابێت هۆی سووتانی دارستانەکان کە ئەمەش بەردەوام ئەبێتە هۆی پیس بوونی ژینگە و نەمانی دارستانەکان. یەکێکی تر لە هۆکارەکان گەشتیارەکان ئەو کەسانێکیان بۆ ئەو شتانە گەشتەکەن کە پاشمای خۆیان بەجێهێڵن یاخود ئەو ئاگری کە ئیکەن و نایکوژێنەوانێ بێتە هۆی ئەوەی کە ئاگرێکی گەورە بکرێتەوە ئەم ئاگرە ڕوو لە زیابوون کە هەزاران درەخت بەرەو سووتان و نەمان بڕۆن. وەک ئەم ساڵ بینیمان کۆمەڵێک ئاگری زۆر جیاواز لە سنووری کوردستان ناکرایەوانێ کە ئەمیش هۆکارەکان هەر ئەو کارانەبوو کە باسمان کرد وەکو گەشتیار وەکو بوونی جەنگەکان و بوونی ئەو تۆپانێکە لە وڵاتی دراوسێەوە کە ئاڕاستی ئەم وڵاتە ئەکرێت وەمانە. ئەم ئاگرانش بنەوەی کە نەمانی کۆمەڵێک زیندەوەر و نەمانی کۆمەڵێک ڕووەکی دەگمەن بە تایبەتی کۆمەڵی زیندەوەرمانەیە کە بە چاو نابیندێن و هەنێ باڵندەی زۆر دەگمەنێ لە وڵاتەیە کە ساڵ بە ساڵ بەرەو کەمبوونەوە ئەچنیش بەهۆی ئەم ڕووداوانەوەی زیاتر. وە زۆرجار بۆی سووتانی دارستانەکان و کە ئەبێتەوەی شێواندنی ماڵی باڵندەکان کە ئەم درەختانە لە ناوە وەک جێگایەک وەک ماڵێکی گرنگوان بۆ باڵندەکان کاتێک کە درەختێکە سووتێ کۆمەڵێک باڵندە لە ناوەچن و کاتێک ئەم درەختە پڕە لە هێلانە ئەم هێلانانە لە ناوەچن
بۆ نمونە شۆکەکانێکی سەڵێک لەناو دارستانێکە یاخود لە ژێر دارێکە کاتێک کە دارستانەکە بە ڕووسوتانە ڕۆ ئەم فرێ ڕۆشتن ناکەوێت بۆیە زۆر بە ناخۆشی ئەسووتێنرێت ئەمەش یعنی بێتە بە قوربانیەکی دەستی مرۆڤ کە هەموو ئەو کارانێ بنەوە سووتانی دارستانەکان بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی زۆر دەستی مرۆڤی تایە. هەنێجار ئەم ئاگرانە بەدەستی ئەن قەسەکرێتەوانێ بۆی کە بکرێتە پرۆژەیەکی بازرگانی یاخود بکرێتە یەکێکی نیشتە جێبوون ئەمە کرێ بە بیانوویەک بۆ ئەوان بە ئەنقەس ئەیسووتێن دواتر شوێنەکە تەختە کرێ بە پرۆژەیەک. زۆر بێباکانە زۆر نابەرپرسیارانە ئەم کارانە ئەکرێت کە ئەمەشە بێتە هۆی مردنی باڵندەیەک یاخود لە ناوچوونی کۆمەڵێک ڕۆکی دەگمن کۆمەڵێک باڵندەی دەگمن لە پێنا ئەوەی کە بازرگانەکەی بەرەو پێشەوە بڕوە کە زەرێکی زۆر گەورە بە ژینگەکەێنێت. ڕێگەی ئەم تابلۆ من ئەمێ ئەو شتە بڵێم کە سووتانی دارستانەکاندا ئەم شوێنە جوانە بەرەو ناشرینی ئەبا لە ڕەنگێکی سەوزی کراوی جوانوی گۆڕێ بە ڕەنگێکی ڕەشی دووکەڵاوی وە کۆمەڵێک باڵندە تۆ لە زێدی خۆیانی ئەەکەی لە ماڵی خۆیان دەریانەکەی بە بۆنی سووتانی دارستانەکانەوە و ئەمێ ئاوا بڵێم کە ڕێگری بکەین لە سووتانی دارستانەکان. دارستانەکان سیەکانی مرۆڤن پێویستەکە بیان پارێزین پاراستنی دارستانەکان پاراستنی ئەو هەواپاکەیە کە هەمانە و پێویستە بیپارێزین. لێرە چەند پامێکمێ بۆ گەشتیاران بە تایبەتی گەشتیارانە بێ زۆر ئاگیان لە دارستانەکان بێ ئەویش پاشماوەی خۆیان بەجێ نێڵن فڕێدانی دەبەیەک ئاو یان شوشەیەک کە تشکی خۆر لێ ئەمە بێتە هۆی کەوتنەوەی ئاگرێکی زۆر گەورە نەکوژانی ئەو ئاگرانی کە ئەیکەنەوە دوای گەشتەکانیان نەمەشە بێتە هۆی فراوانبوونی ئاگرەکە و سوودانی سەدان و هەزاران درەخت. وەیەکێکی تر لە پەیامەکانم بۆ سیاسەکانە بۆ کاربەدەستانی ئەم وڵاتیانە کە لە ڕووی سیاسی و لە ڕووی دیبلۆماسی خۆیانەوە بە زووترین کات ئەو جەنگانە ڕاگرن ئەو تۆپانە ڕاگرن کە ڕوبەڕووی سەرسنوورەکانی ئێمە ئەکرێتەوانێ وە گرنگە خەڵکیش لەم ڕێگەیەوە زۆر هۆشیار بێت کە لە کاربەدەستانی قوبوڵ نەکات لە دەسەڵاتدارانی قوبوڵ نەکات کە ڕێگە بەم جەنگانە بات کە ئەم جەنگانە ئەبنە هۆی پیسبوونی ژینگە بوونە هۆی سووتانی دارستانەکان. ئێرە ژەرپردەکەی سلێمانێ ئەو شوێنەی کە ئاژەڵەکانی لێ دەفرۆشێ سەردەمایەک بوو لە بازەڤەیدانێک بازرگانی بە مرۆڤ دەکرا ئێستا شێوازەکەی گۆڕدراوە بە بازرگانی بە ئاژەڵەکان کە دەی بۆ ئەم ژێرپردە زۆر بە ناخۆشی بە شێوازێکی زۆر ناشیرین دەبینی کە چۆن بازرگانی بۆ ئاژەڵە جۆرا و جۆرانە دەکرێت کە ئاژۆڵە بەشێکیان ماڵین بەشێکیشیان شاخین یعنی ماڵینین کە سەیران دەکەی زۆر بە شێوازێکی زۆر خراپیش لێرە پێیان ڕادەگەن. ئەو گیانەوەرانەی کە لێرە دەدیترێن بریتین لە کوندەبوو
لە سمۆرە پشیلە سەگ یان بەزە جۆری باڵندەن کە شوێنەکەیان نێو قەفەز نێو زۆربەیان ئیشاخن کەژ و شاخن. ئێستا من دەمەوێ ئەو شتێکە لە خوریاندا ئارەزوومە ئازادی بۆ هەموو ئاژەڵەکان تەنانەت جگە لە مرۆڤایەتی ئازادی بۆ ئاژەڵ بۆ باڵندەکان بۆ هەموو گیان لەبەرێک. ئێستا دەمهەوێ باڵندەیەک ئازاد بکەم لە نێو ئەمانەدا کە لەو دیلە نەمێنێت. باڵی بکاتەوە ئەو دیمەنە ناشیرینە جوان کات. ئازادی ینی ئەو جوورەی کە بت هەیە بژیت نەک ئەو جوورەی کە دی خەڵک بیان هەیە تۆ بژیت. هەر بۆ مرۆ بۆ ئاژەڵیش هەروایە ئەوەی کە من حەزم لێبێ ئاژەڵێکی جوانم هەبێ ئەوە یەکێ لە ینی خۆتخواهی پێ دەڵێن ئەوەی کە من لەبەر حەز و خواستی خۆم ئاژەڵێک بخەمە نێو قەفەسێک و بەس بۆ ئەوەی کە بڵام لە تەنیایی دەربێم یا ئەوەی کە پێم جوان بێ بەڕاستی زوڵمێکی زۆر زۆر گەورەیە. جودا لەو گیان لەبەرانەی کە ئێستا ئێمە باس لە ئازادەکەیان دەکەین بەشێکیشیان لەگەڵ ئاژەڵی ئاویە بۆ نمونە ماسێکە لە نێو چونگێکی ئاودا ینی ئێمە خەریکی ژیانی دەربەندی ئەو تونگەیە دەکەین ئەو تونگە بچووکەی کە خۆمان بۆمان تەرخان کردووە کە ئێمە دەبێت بزانین کە ئێمە مافی وەمان نییە کە ئاژەڵ بکەینە کۆی لێ خۆمان وەک سەردەمایەکە مرۆڤ ببوو کۆی لێی مرۆڤی. ئێستا من کە خەریکی کێشانەوەی وەم کە هەر قەفەسێکە دەکێشمەوە وەک وەیە قەفەسێک بۆ خۆشەویستترین کەسەکانم بکێشمەوە هەمویان بخەمە نێو دیل و هەمویان قفڵ و زنجیر کەم. من ئەوەندەی کە حەزم لە ئازادی خۆمە حەزم لە ئازادی خۆشەویستەکانمە حەزم لە ئازادی شکاندنی تەواوی ئەو قەفەسانەیە حەز دەکەم بە هەموو بە یەکجارە هەمویان بشکێن و ئاگریان تێبەردەم ببێتە ڕووناکایەک بۆ هەموو ئاژەڵەکان بۆ هەموو گیان لەبەرەکان. ئێمە تا نەزانین ئاژەڵیش مافی ئاژەڵان نەپارێزین هەرگیز ناتوانین چاوەڕێی ژیانێک و کۆمەلگایەک بکەین کە مافی مرۆڤ تێدا پارێزرێ. ئاواتم ئەوەیە کە زەمانێک بێت کە مرۆڤ واز لە و خۆتخایی و خۆتپەرستیە بێنێ ئەو دروشمەی
سەرمایەداری کە حەز دەکات لە پێناو خۆی و حەز و ئارەزووی خۆی هەموو شتێک بکاتە قوربانی واز لەو شتە بێن و ئەو شتە کۆتایی پێبێت و ئەم شۆنە ناشیرینەی کە ئێستا ئێمە دەیبینین و تەنانەت ئەو دەنگانەی کە ئێستا لە یەکسەرەتایی تابلۆکەمەوە خەریکە دەیبستم دەنگی ئەو پشیلەیە بەڕاستی زۆر کاریگەرێکی ناخۆشی لەسەر من هەبوو نەک ئەوەی کە بڵم من یەکە لە جوانیترین مرۆڤ ئاژەڵەکان لە لای من پشیلەیە بەڵام کە ئاوە دەبینم بە زەجرەوە لە نێو قەفەسێکی بچووکی 40-50 سانتیم بەڕاستی زەجر دەکێشێ بەڕاستی خەریکە ئازاری خۆی خەریکە لێمان دەپارێتەوە بەڵام ئێمە لیان حاڵی نابین ئەگەر لێشیان حاڵی بین گوێی خۆمان کار دەکەین هیوادارم کە ئەو شوێنە ناشیرینە زەمانێک ببێتە شوێنێکی زۆر جوان و شوێنی فرۆشی نەمام و گوڵ و هەرو شتێکە جوانە و جوانی دەبەخشە بە ژیانمان. تا قەفەس هەبێ زیندان دەمێنێت ئەوەی کە ئێمە تا باوەڕمان بەوەی نەگات تا بۆ قەناعەتەی نەگەین کە ئاژەڵەکان حەقی ژیانیان هەیە حەقی ئازادیان هەیە ناگەین هەرگیز ناگەین بۆ قەناعەتەی کە بڵێن ئینسانیش مافی ژیانی هەیە مافی هەبوونی هەیە هەرو جورێکی ئێمە باسی دەکەین تا مرۆڤایەتی تا ژن ئازاد نەبێ مرۆڤ ئازاد نابێ تا ئاژەڵ ئازاد نەبێ ژن ئازاد نابێەوە تا بە ژینگەش تا مافی ژینگە نەپارێزرێ ئاژەڵیش ئازاد نابێ ئەوە یەک چەرخەیە کە دەبێت هەمومان وەکو تاکێک بتوانین هەر ئەوەندەی کە لە دەستمان دێ ئەو قەفەسانە بشکێنین ئەو شتانێکە دژی مرۆڤایەتی دژی گیان لەبەرەکانە بەعام هەمووان تێکشکێنین و بگەین بە ئازادی کە ئارەزووی هەمومانە.